بە سیاری بە سێمی یاریەکانی قۆناغی کۆتایی بەڕێوە دەچێت لە یاریەکانی هەفتەی سێمی قۆناغی کۆتایی خولی نایب کوردستان ئەمڕۆ پێنجشەممە لە کاتژمێر 4 ئێوارە سیاری بەهێز ئەنجامەدرێت لە دەربی هەولێر و یاریشی پڕکابەری هەردوویانی هەندرێن و برایەتی لەسەر یاریگەی هەندرێن بەیەک دەگەن هەردوویانی خاوەن 4 خاڵ و لە خانەکانی دووەم و سێمی ڕیزبەندی بە جیاوازی گۆڵ لەگەڵ شێروانی یەکەم هەندرێن شەوانە لە یاریگەی خۆی مەشەکانی ئەنجامدا وەک ئامادەکاری بۆ یاریەکە هیچ جێریزانێکیشی بۆ یاریەکە دانابڕێ برایەتی ڕۆژانە لە یاریگەی خۆی ئامادەکاری بۆ یاریەکە دەکردووە تەنها لە توانەکانی ژیار گۆڤەند بێبەش دەبێت کە بەهۆی پێکانێکی درێژەوە دوورکەوتەوە لە یاریەکی دیکە شێروانە لە کەلار لە یاریگەی خۆی میوانداری سیروانی نوێ دەکا شێروانە خاوەنی 4 خاڵە و لە خانی یەکەمە سیروانی نوێش بە 3 خاڵ لە خانی 4ەمە شێروانە پاڵپەش بە یاریکردن لەسەر خاچی خۆی دەیەوێت درێژە بە پێشەنگی بدا سیروانی نوێژ نیازی تۆڵەی شکستی هەفتەی ڕابردووی هەیە لە دوایاریش زاخۆی بریندار میوانداری پێشمەرگەی هەولێر دەکا هەردوویانە لە کۆتایی ڕیزبەندی و خاوەنی سەرکەوتن نین زاخۆ لە دوو یاری ڕابردوو پشکی تەنها شکست بوو و دەیەوێت زانی برینەکانی لەسەر دەستی پێشمەرگە بێت بەڵام پێشمەرگەی هەولێریش حاڵی لەو باشتر نییە و تەنها خاڵێکی کۆ کردێتەوە لە پلەی پێنجەمە دوا سەردانیشی بۆ یاریگەی زاخۆ مانگێک و نیو لەمە بەربوو کە بە شکست گەڕایەوە